کاتێک باسی گولە بە ڕۆژە دەکرێت ڕاستەوخۆ گولە بە ڕۆژەی دەشتی بیتوێن دێتە بەرباس. دەشتی بیتوێن گەرچی با بەرهەمی گولە بە ڕۆژە و باشی جۆرەکەی بەناوبانگە و ساڵانێکی زۆر بۆ جوتیارانی ناوچەکە سەرچاوەیەکی باشی داهات بووە، بەڵام لە ئێستادا ئەو بەرهەما بە ڕێژەیەکی بەرچاو کەم بووەتەوە. جوتیاران گلەی ئەوە دەکەن حکوومەت وەک پێویست هاریکاری جوتیاران ناکات و هانی زیادکردنی بەرهەمی گولە بە ڕۆژە و ساختکردنەوەی لە بازارەکاندا نادات. دەشتی بیتوێن لە ڕووی گوڵە بە ڕۆژەوە زۆر لە هەموو شوێنەکان چاترە، بە تایبەتی قەرەنیاغا زۆر بەناوبانگە بۆ گوڵە بە ڕۆژەی چاک، یعنی فەلاعی چاشی لێنا خزمەتی زۆر گوڵە بە ڕۆژەی دەکەن، بەس خزمەتەکەت و فەرمو هەر خزمەتی کە بەڵام لە سەری پارەکەت بۆ ناکەن، هاوکاری نییە، یعنی بەڕاستی لە ڕووی هاوکاریەوە هاوکاریمان سفرە. بۆ گوڵە بە ڕۆژەی هاوکارمان نییە، ئەوی دیکەین لەسەر ئەوەی خۆمانە دەرمانە هەر بە ئەوەی خۆمان دەیکردین لە هیچ ڕوویەکەوە هاوکاری من نیە. حکومەت داواکارن ئەوەی وەڵاگە حکومەت هاوکاری فەلاعی بکە، فەلاح هەم بەرەو پێش زیاتر دڵی بە ئەوەکەی خۆش دەبێت لە بەروی ئێسات و کۆمەڵێک مەسرفم لەو گوڵە بە ڕۆژەی کردو حکومەت هیچ هاوکاری نەکردوینە. ئەوەی هاتوتە بەرهەم لە سەباخەڵی خۆمان لە سەجیفانی خۆمان بووە. لێپرسراوی کشتتوکاڵی بیتوێنیش دەڵێن دەشتی بیتوێن زەویەکی باپیت و بەرەکەتە، بەڵام بەهۆی کێشە لا بابازارکردن و پاڵپشتی نەکردنی جوتیاران ساڵ بە ساڵ چاندنی گولە بە ڕۆژە کەمتر دەبێتەوە و دەژڵێت ئەگەر ئەو بەرهەمەی کە هەیە بەشی ناوخۆ بکات بەرهەمی دەرەکی قەدەغە دەکرێت. دەشتی بیتوێن و سنووری ڕاپەڕین دەشتێکی بە پیت و بەرەکەتی هەیە بۆ هەموو بەروبمە کشتتوکاڵەکان و بۆ سەوزە و میوە بەگشتی وەک لە بە ڕۆژەی چێک لەو شتانەیە. بەڵێ ساڵانی ڕابردوو زۆر زیاتر دەکرا، بەڵام بە حکمی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست پاڵپشتی نەیتوانیەوە بیکات و پارە و بڵێن سوودێکی باشی بە جوتیاران نەگەیاند بوو لە ساڵانی ڕابردوودا، بۆیە جوتیاران ساڵ بە ساڵ با بڵێن وازیان لە بەروبوومی گوڵە بە ڕۆژە دێنا و تا ڕادەیەکی باش کەم ببووانێ. بەڵام ئێستاکانە جوتیاران با بڵێن ساڵانە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی پێویستی ناوخۆ ئەو بەرهەمانەی کە پێدەگەن قەدەغەیان دەکات یاخو باجێکی زۆریان دەخاتە سەرێ. گوڵە بە ڕۆژەیەکێک لەوانەیە و ئێمە ئێستا لە کاتی ئێستادا ئامادەکاری سەرژمێرێکی ئامارێکی دروست دەکەین بۆی بزانین چەند بەرهەم هەیە و ئەگەر بەشی پێداویستی ناوخۆ ئەم ناوچەیە بکات ئەوە وەزارەتی کشتتوکاڵ دڵنیا بە ئەم بەرهەمەش قەدەغە دەکات و نایەڵێت بێت. ڕۆژانێک لەم دەشتیانەی بیتوێن ساڵانە دوو جار لە هەردوو وەرزی هاوین و پاییزدا گولە بە ڕۆژە دەچێندرا و جوتیاران سوودێکی ئابووری باشیان لێ دەبینی. بەڵام ئێستا بەهۆی ساغنەبوونەوەی بەرهەمەکان و هاتنی بەلێشاوی بەرووبوومی دەرەکی چاندنی گولە بە ڕۆژە لە دەشتی بیتوێن سوودێکی ئەوتۆی بۆ جوتیاران و دانیشتوانی ناوچەکە نەماوە. ئەگەر دۆخەکە هەروە بەردەوام بێ ڕەنگە ئەو زەویانەی لێرە ساڵانە بە سەدان تەن گولە بە ڕۆژەی لێ بەرهەم دەهات وردە وردە کوێر ببنەوە و شتێک بە ناوی گولە بە ڕۆژەی دەشتی بیتوێن نەمێنێت. لادەڤەری ڕاپەڕینەوە ڕێناز ئەرسەلان، کەناڵی پەیام.